کەشوهەوای جیهان گۆڕاوە و پلەکانی گەرما بەردەوام لە بەرزبوونەوەدان. ئەو گۆڕانکاریانە ڕووی لە هەرێمی کوردستانیش کردووە و کاریگەری لە سەرتەندروستی هاوڵاتیان دەبێت. شارەزایانی بواری کەشناسی و تەندروستی زانیاریەکانی خۆیان لەبارەی ئەو پرسەوە دەخەنە ڕوو، لە هەمان کاتدا ڕێنمایی دەدەنە هاوڵاتیان. لەو بارەیەوە بەڕێوەبەری خۆپاراستنی تەندروستی سلێمانی چەند ڕێنماییەکی پێویست بۆ خۆپاراستن لە گەرما دەداتە هاوڵاتیان. هەوڵ بدەن لە بەتایبەتی لە 11ەوە هەتا سەعات 4 لە 11 بەیانی تا 4 نەچنە بەر ڕاستەوخۆ ئەگەر بۆ ئیشی مەگەر بڵێ زۆر پێویست بێ نەچنە دەرەوە کارەکانیان لە بەیانیان لە شەوە ئەنجام بدەن بۆی ڕاستەوخۆ تیشکیان لێنێ. دوو هەمیشە ئاویان پێبێت، ئاوی خواردنەوە زوو بخۆنەوەوانێ لە بەیانیەوە تا ئێوارە پێویستیان بە چەند لیترێک ئاو هەیە بۆی بیخۆنەوە ڕۆژانە بۆی گورچیلەکانیان باش کار بکە. زوو خۆیان بشۆن و خۆیان فێنکەنەوانێ شلەمەنی و ئەوانە زۆر بخۆنەوانێ بۆ ئەوەی باری تەندروستی و سوڕانی خوێنیان باش بێ. دەتوانن چاویلکەی دژەخۆر بەکاربێنن، دەتوانن ئەو مەڵحەمانی دژەخۆرن کە کاریگەریان لەسەر پێست و لەسەر ئەوانە هەیە بەکاری بێنن بۆ ئەوەی پارێزراو خۆیەوەی کە هەیە پێشتر 45 بینی سپۆرێکی جوگرافیای سروشتیش لە بەرنامەی ئەمڕۆی کەناڵی ئاسمانی پەیامدا وێڕای ئەوەی باسی لە هۆکارەکانی بەرزبوونەوەی پلەی گەرمی کرد لە ناوچەکەدا. پێشبینی ئەوەی کرد کە ئەمساڵ هەرێمی کوردستان ڕیکۆردی گەرما بشکێنێت، بەڵام لە هەمان کاتدا ڕێنماییەکانی خۆپارێزیشی خستە ڕوو. دیارە ئێستا بەرزی پلەی گەرمی ڕوو لە نێوەگۆی باکوور کە داخۆ نێوەگۆی باکووری زەوی بە شێوەیەکی گشتی پلەی گەرمی بەرز بۆتەوە، بەڵام هەریەکە و بە هۆکارێکی جیاواز ئەوانەی کە لە هەرێمی کوردستان هەیە خوڵی لە ناوچەی کەنداوی عەرەبی هەیەمە هۆکارێکی وەیە کە پەستانزمی وەرزی هەندی هاتووەتە سەر ناوچەکە. پەستانزمە خۆی شوێنی خۆیدا تا ڕادەیەک گەرم و شێدارە، بەڵام لەبەرەوەی کە لە باشوور ڕۆژهەڵاتی ئاسیا ئەو شەیەکە پێێتیدا بارێنێ کاتێک گاتە ناوچەکانی خۆمان وشکە بێتەوە تەنها گەرمەکەی گاتە لای خۆمان بۆ ئێستەکەین لەم وەرزەیە پلەی گەرمی بەرز. خۆیەوەی کە هەیە پێشتر 45 بینی 46 بینی و بعدی بڵێن ئەمانە نەئاسایی بوون، عندو وەکووتم لە 2016 نەئاسایی تۆماکراوە. ئێستاش ڕەنگە زیاتر بچێت ئەو پلانە لە مانگی حوتە، چونکە لوتکەی بەرزبوونەوەی پلەی گەرمی لە ناوەڕاستی مانگی حوتە. ساڵانە لەگەڵ بەرزبوونەوەی پلەکانی گەرما لە هاوینە لە مانگی پێ هاوکات پزیشکێکی پایە بڵندی هەناوی باز لە لێکەوتە تەندروستیەکانی بەرزبوونەوەی پلەی گەرما دەکات و چارەسەرەکانیشی بۆ هاوڵاتیان دەخاتە ڕوو. بەگشتی ئەو کاریگەریانەی کە لەسەر جەستە دروستیەکە ئەوەیە کە ئەو ئینسانە مەسەلەن تووشی وشک بوونەوە ئاوێت، مەسەلەن ماوەیەکی زۆر ئەوانەی کە زۆر لەبەر خۆرە ئابمێنەوە تووشی وشک بوونەوە بن، تووشی هیلاکێکی زۆرە بن، ئەو گەرمایە تەسیریان تێکە بە زۆری ئەو نەخۆشانەی کە مەسەلەن کێشەی گورچیلیان هەیە یا ئەوانەی کە نەخۆشی دڵیان هەیە هەناسەیان هەیە زیاتر تەسیر لەسەر ئەو نەخۆشانە ئاکا، یعنی هەتا ڕێژەی مردن بەو نەخۆشیانە زیا ئاکات. بۆیە باشترە یعنی ئەو کەسانەی کە مناڵن و ئەو کەسانەی کە لە تەمەنی سەر و 6 ساڵ بەرەو سەرەوەن خۆیان بپارێزن لەو تیشکە زۆری گەرما. پسپۆڕێکی زانستە ژینگەیەکانیش ئەوە دەخاتە ڕووکە کەم تەرخەمیەکانی مرۆڤ هۆکارێکە بۆ بەرزبوونەوەی پلەکانی گەرما. ئەم سەردەمە پێوتێ سەردەمی مرۆڤ یا ئەنترۆپین، ینی مرۆڤ ئەمە خودی خۆیەتی کە هۆکاری سەرەکی بۆ ئەم گەرمایی ئەم کات و ساتە. لە ڕۆژی هەینی ڕابردوودا شەپۆلێکی گەرما ڕووی لە هەرێمی کوردستان کردو. پلەکانی گەرمی تا لە نێوان 42 بۆ 50 پلەی سەدیدا بوون. بە پێی پێشبینیەکانی کەشناسیش لە ڕۆژی دووشەممەی داهاتووەوە پلەکانی گەرما بۆ تێکڕای ئاسایی وەرزی هاویندا دەبەزێت کە 42 بۆ 43 پلەیە.